قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا هاتۆتە ئاراوە. ئێستا هەردوو لە یەکتر تێگەشتن و بەرچاوڕوونی و زانیاری زیاتر لەسەر داهات و خەرجی هەرێمی کوردستان لای بەغدا هەیە. ئەوەی ماوەتەوە هەنگاوەکردارەکانی دواترە. بۆ ئەو ساڵ ئەمە هەندێک ڕێکەوتن هەیە چوەکو قەرز چوەکو ترۆلیۆنێک هەیە ئەستەقاقی هەرێمی کوردستان، بەڵام پێویستی بە گۆڕانکاری هەیە تعدیلێکی لە یاسای مەوازنە ئەمیش پێم وایە ڕێکەوتنی سیاسی هەیە هەمومان کۆدەنجین لەسەر ئەمە بە تایبەتی مەبەستم لایەنە عەرەبیەکانە ئەوی لایەنی کوردی کێشەیەکی نییە هەمووی کۆدەنگە لەسەر مەسەلەی موچە لایەنە عەرەبیەکانیش ئێستا قەنەعەتیان وایە کە دەبێت کێشەی موچە جیاکرێتەوە بۆیە لە داهاتوێکی نزیک ئینشاڵڵا هەم ئەم گۆڕانکاری ئەم تعدیل لە بەتایبەتی مەسەلەی ئینفاقی فعلی ناکرێ بۆ سێ پارێزگای هەرێمی کوردستان زۆرێک بێ موچە لە 15 پارێزگاکەی زۆرێک. بڕیارە هەفتەی داهاتوو جارێکی دیکە وەفدی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بێتە بەغدا. بەڕای ئەوەی هەمووان کۆکن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە ململانە سیاسیەکان نەکرێت. ئەوەی ماوەتەوە ڕێکەوتنە لەسەرکردنەوەی هەژماری بانکی و چەند ڕێوشێنێکی دیکەی هونەری. نوکە کار تێتەکردن سەر هەندێک و ئەو بانقت و موچت فەرمانبەرە لێ تویا هەمیل گەل سیستەمی بانقا مرکزی گرێدای بن. لە هەرێما کوردستانیش بلی بانقت ئەهلی بانقت حکومی گەلوی سیستەمی نە یعنی چ پەیوەندی نینن لەوما بانقا نیشتیمانی هاتیە دامەزراندن سەر داخوازە بانقا مرکزی حکومەتە هەرێمی ئەو بانقا نیشتیمانی دامەزرانی دا ئەو بشێت ڕێکاوێڕە هەمی ئەو بانقت حکومی الهەرێمێ و بەستی تلگەل سیستەمی بانقا مرکزی ماوەتەوە لەسەر پارلەمانی عێراق کە یانیش حکوومەتی فدرالی لێرە اختیار بکرێت لە بینی دوو اختیار بۆ چارەسەرکردنی هەمیشەیی کە یان ئەو فترەیە کە ئەم موازنەیە بەرکارە ئی موچەی فەرمانبەران یانەوەتەوە کار بە مستەلەحی فعلی نەکرێت یان موازنە هەموار بکرێتەوە کە وشەی فعلیەکە لا ببردرێت یانیش ئەو ملحقانەی کە پێوەستە بە تعویضاتی موظفین ئی هەرێمی کوردستان کە بڕێکێ بە 775 میلیارد دینار دەستنیشان کراوە نەچێتە نێوخانەی ئینفاقی فعلیەوە ڕاستەوخۆ مامەڵەی لەگەرەوە بکرێت. فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانگانە پێویستیان بە 913 میلیارد دینارە بۆ دابینکردنی موچە. ئەگەر لە گەشتنی نێوان هەرێم و بەغدا بتواندرێت بە زوویی بگۆڕێت بۆ هەنگاوی کردداری ئەوە لە ساڵی نوێدا هیچ کێشەیەک بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نابێت بۆ لەمە دووە هەواڵی موچە نابێت بە پەلەی کەناڵەکان و مانگانە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا هاوشێوی پارێزگاکانی دیکەی عێراق موچەکانیان وەردەگرن. کارۆن محەممەد کورساد نیوس بەغداد.